ئەم فیلمە باسی لە ئافرەت کێشەکانی ئافرەت لە کۆمەلگەی کوردیدا دەکا بۆیە زۆر پێویستە خەڵکی ینی میلەتی کورد بەردەوام چاو لە فلیم و دراماکان بکەن بۆی کە چۆن بڵێ بۆ نمونەگەر ئێمە تووشی کێشەیەک بوونیا شتێک بوو چارەسەرێکی هەبێ ئاگادار بین هۆشیار بین لەو بارەیەوە. مەحسا پێکەنی ئەم فیلمە باس لە کێشە و معاناتی میلەتی کورد دەکا بە تایبەت ئافرەت کە من هەمیشە زۆر خەمی ئەوەمە کە کێشەکانی ئافرەتانی کورد بە هەموو دنیا بگەینم. حەزەکەم خەڵکی کوردستان پشتگیری سینەمای شەریف بکەن، سینەمای ڕەخنەئامێز، سینەمای بێپاڵپشت. بەو شێوەیە ئێمە ئەتوانین هەنگاو بنین و قسەکانی خۆمان هەم بە گوێی هەموو کوردستان بگەینین و هەم بە گوێی دەرەوە بگەینین. حەزەکەم بێنە هۆڵی سینەما لەگەڵ مەحسادا پێ بکەنن. دەربارەی ئەو فیلمە بەڕاستی خۆشحاڵ بووین کە دوای 2 ساڵ دیارە ئێستا لە شاری هەولێر بۆ یەکەم جار کە بڵاو دەکرێتەوە دوای بەشداری پێکردنی لە فستیڤالەکانی دەرەوەی وڵات چەند خەڵاتێکی بەدەست هێناوە و باسی ناوەڕۆکی فیلمەکە ئەگەر لێرە من باسکەم نازانم باسی سنووری کوردستانە، باسی کوردە بە شێوەیەکی گشتی و باسی کۆمەڵگەیە و باسی ئافرەتە، باسی منداڵە، باسی کۆمەڵێک بابەتی زۆر 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 جوان میکس کراوە لەو فیلمە